بەفر یەک پارچە سیمای شاری سپی کردووە، بەرگی زیوینی بە باڵای سلێمانیدا کردووە، سارد و سەرما و سۆڵەی لەگەڵ خۆی بۆ شار هێناوە. بەڕێوەبەری کەژناسی و بوومەلەرزەزانی سلێمانی دەڵێت بەهۆی ئەو نزمە پاڵە پەستۆیەی هەرێم و سلێمانی گرتووەتەوە، بەفر بە ڕێژەی جیاواز لە ناوچەکانی سلێمانی باریوە، ئەوەش دەبێتە هۆی نزمبوونەوەی زیاتری پلەکانی گەرما بۆ ژێرسفر. بەهۆی کاریگەری نزمە پاڵەپەسووی کە لە سەرمانە لە کاتەکانی دوێنێوانە شەپۆلێکی باران و بەفربارین زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوانێ و بەهۆیەوانێ کە ئەم جارە بەدەر لە جارەکانی تر جگە لە ناوچە بەرزایی و شاخاوەکان زۆرێک لە سنتەری شار و شارۆچەکانی دەوروبەری پارێزگای سلێمانی گرتوۆتەوانێەوە بەهۆی کاریگەری ئەم شەپۆلەشەوانێ بەهۆی هاتنی ئەو بارستە هەواساردی کە ڕووی لە ناوچەکەمان کردووە پلەکانی گەرمە بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە نزمبوونەوە کردووە کە بۆ نزمترین پلەی گەرما بۆ ئەمڕۆ 0.5 پلە بووە و بەرزترین پلەی پێشبینیکرا و 5 پلە دەبێت و ڕادێشێ لە سانەوە بۆەوە هاوکات لەگەڵ ئەم شەپۆلەشدا خێرایی با چالاک بووە کە 20 بۆ 30 کیلۆمەتر لە سەعاتێکە بە ئاراسی باشوور بۆ باشووری خۆرئاوە. ئەم ساڵ لە چاو ساڵی ڕابردوو دابارینی باران کەمتر بووە، بەڵام بەفر زیاتر باریوە. سنتەری شاری سلێمانی 8 سانتیمەتر بەفر باریوە، قەزا و ناحیەکانیش ڕێژەی جیاواز تۆمارکراوە. نزمترین ڕێژەی دابارینی بەفر لە قەزای قەرەداغ بووە کە 3 سانتیمەتر داباریوە، بەرزترینیش لە قەزای پێنجوێن بووە کە 26 سانتیم داباریوە. لە ماوەی 24 ساعتی ڕابردووە 16.6 ملیم باران باریوە و 8 سانتیمەتر بەفریش تۆمار کراوە لە ناو ویزگەی کەژناسی سلێمانیا و کۆی گشتی بارانبارینی ئەم ساڵمان تا ئەم بەروارە 336.8 ملیمە بەراورد بە ساڵی پار تا ئەم بەروارە 668 ملیم بووە، بەڵام بەراورد بە پێرار ساڵ تا ئەم بەروارە 208 ملیم بووە و لەگەڵ ئەمەشدا هەر حەزەکەم کە بڕی بەفربارین لە ناوچەکانی دەرەوەی پارێزگای سلێمانی لە بەرزنجە 15 سانتیم بەفرباریوە، لە چوارتا 18 سانتیم و لە قەرەداغ 3 سانتیم و لە بیارە 20 سانتیم و لە تەوێڵا 22 سانتیم. لەگەڵ دابارینی بەفر و سپیبوونی سیما و سروشتە جوانەکەی کوردستان و دابەزینی پلەکانی گەرما، هاوڵاتیانیش بۆ بەسەربردنی کاتێکی جیاوازتر لە ڕۆژانی ڕابردوو لەگەڵ بەفر ئاوێزانی یەکتر دەبن. دابارینی بەفروباران لە دوێنێوە سەرجەم شار و شارۆچکەکانی شاری سلێمانی بەجارێک سپیپۆش کردووە، وەکو کەژناسیش ئەڵێت ئەم شەپۆلە بەفر و بارانبارینە لە چەند سەعاتی ئایندە کۆتایی پێدێت، بەڵام هاوڵاتیانی سلێمانیش پەیتا پەیتا ڕوو لە پێدەشتەکانی چواردەوری شارەکەن و وێنەی یادگاری لەگەڵ ئەم سپیپۆشیەی سلێمانی ئاگرن. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.